جێژە ئەحمەد العسراوی ئەندامی مەکتەبە جێبەجێکردنەی یا دەستەیە هەماهەنگیە نیشتیمانیە سووریە ژێ شامەیە لەسەر vê mijarê radwestim û jê bipirsim. Hêja Ehmed el-Esrawî tu bixêr hatiye Kurdistan 24. Ev kongreya niştimaniya Sûriya dibêjin di demekê nêzik de dihête encamdan. Aya mumkin e? لە سەرەتادا پێویستە پیرۆزبایی خۆمان بۆ گەلی سووریا بە بۆنی ئەم سەرکەوتنە مەزنە دووپات بکەینەوە بە چاوپۆشیکردن لە هەموو ئەو هەڵوێستانەی کە ئێستا لە نێوچەکەدا هەن بەڵام سەبارەت بە کۆنگرەی نیشتیمانی سووریا ئێمە پشتیوانی کۆنگرەیەکی لەو شێوەیە دەکەین و دەمانەوێت لە ئاستێکی بەرزی بەرپرسیارەتی و ڕەشدیدا بێت بە شێوازێک هەموو سووریاییەکان بەشداری تێدا بکەن بە هەموو پێکاتە سیاسی و لایەنە نەژادی و مەزهەبی و لایەنە عەشایریەکانیش بە شێوازێک کە هیچ کەسێک لە بەشداریکردن دوور نەخرێتەوە پەراوێز نەخرێت لەبەرەوەی لە بنەڕەتەوە پێویستە ئەم کۆنگرەیە نەخشە ڕێگەی داهاتووی سووریا دابڕێژێت بە تایبەتی بۆ قۆناغێکی گرنگ لە دوای ماوەیەکی زۆر کە دەیان ساڵ لە ستەم و نادادی بەرامبەر بە گەلی سووریا بۆ ئێستا گەلی سووریا مافی خۆیەتی کە ڕای خۆی بدات لەسەر داهاتووی خۆی و هەموو توانای خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی سووریایەکی ئازاد و یەکگرتو بنیاد بنێ. باشە. هێژە العسراوی حتا نوکە دەما ئەنجامدانا vê kongreya niştimaniya Sûrî diyar nîne û vexandin bû hîç taîfe û pêkhاتeyekê lê Sûriya nehatiye hinartin. Bûçî aya hewehî zanyarî li serdem û vexandina temamê pêkhate û netewa taîfeyên Sûrî heye? Mumkin e hemiyan xir biket li ser yek masayê? بەلە هەموو شتێک ئێمە پلانی کارمان بەو شێوازە نییە کە پلانماندانا بۆ کۆنگرەکە و تاکو ئێستاش ئێمە داوامان لێ نەکراوە لەلایەن دەستەی هەماهەنگی نیشتیمانی و پارتە سیاسیەکان و ئەوەشمان نەبیستووە کە لایەنێکی دیاریکراوە بۆ داوای لێکراوە بۆ ئەو کۆنگرەیە بەڵام پێویست بە پەلەکردن لەو کارانەدا ناکات لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەو جۆرە کارانە پێویستیان بەوێ لیژنەیەکی ئامادەکاریان هەبێت لیژنەکە لەلایەن بەڕێوەبردننی ئۆپەراسیۆنە سەربازەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و هەموو هێزی سیاسیەکان بەبێ جیاوازی لە ئەندامانی کۆمەڵگە و تەنانەت گروپە چەکدارەکان بەبێ جیاوازی پێویستە هەموویان تێیدا بەشدار بن ئەمە پەیوەندی بە داهاتووی سووریاوە هەیە. باشە. هێژە ئەحمەد العسراوی gelek hîvî û umêd lê ser nexşeyê dahatiyê Sûriya ji rûyê aborî siyasî serbazî emnî hene. Aya ev kongreya niştîmaniya dihête behezkirin yan jî bi gelemperî Sûriya pêngavan berbûyê Sûriya girtî dihavêjîtin yan jî pert û belaveyî û alûziyên zêdetir mumkin e şerekê diyê navxwe? من پێم وایە زامنکردنی ئەو بارودۆخەی کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئەوە نییە کە پەیوەندی بە خودی کۆنگرەوەکە هەیە دەبێت حکوومەتی ڕاگوزار یاخود حکوومەتی کاتی سووریا دەست بە ئامادەسازی بۆ بارودۆخێکی لەبار و هەموار لە کۆمەڵگەی سووریا بکات و لە ئێستاوە کار بۆ ئامادەکردنی بارودۆخی ژیان و کۆمەڵایەتی و ئابووری بکات قۆناغی دوای کۆنگرەکە یاخود قۆناغی دوای پێکێنانی دەستەی قۆناغی ڕاگوزار ئەو کات دەتوانین قسە لەسەر ئەو پرسانەی دیکە بکەین کە پێویستیان بەوێ بە نمونە لیژنەیەکی دەستوری هەبێت یاخود کۆمەڵەیەکی ڕێکخار هەبێت بۆ ڕاگەاندنی دەستورێکی کاتی یاخود دەستورێکی هەمیشەیی بۆ ئەوەی ئامادەسازی بۆ قۆناغێکی هەڵبژاردننی شەفاف و بێگەر بکرێ بەشداری هەموو سووریەکان ئەوانەی لە نێو سووریان و ئەوانەی لە دەرەوەی سووریان بۆیە لە کاتی زامنکردنی ئەم زۆرە پرۆسەیە لە هەڵبژاردن لە دەستور لە دەستەی ئامادەکردنی دەستور لە بەشداریکردنی هەموو لایەنە سیاسیەکان ئامادەکردنی یاسای پارتە سیاسیەکان و زامنکردنی تۆماری مەدەنی سووریاییەکان ئێستا سووریا لە قۆناغێکی سروشتیدا نییە ئێمە پێم وایە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا دەتوانین ئەم پرۆژێ بەجێ بگەین. هێژە العسراوی لەسەر گوتنە هەوە نوکە سووریا درەوشێکی سروشتیدا نینە لێ ji gelek aliyan behsa metirsiyên dahatî divê Sûriya bê esed dadkin. Baladestiya Tirkiye dê Sûriya nû de mumkin e
حتى دماهیه جعالیه اسرائیل و ایران و حتی امریکا و روسیه ریپه بهتدان یان جیده دسته وردانه بکن و برای گروپ و لان گروه هف پیمان خو دبیت دست بکا شر و آلوزیه کدن لناف آخا سوریه شر بو پشک پشکینه نحن نؤمن ئێمە باوەڕمان بە تیۆری ئەوەیە کە هاوڕێکانمان بین و دژمنی دژمنەکانمان بین هەموو ئەو وڵاتانەی یاخود ئەو پەیوەندی نێودەوڵەتیانەی کە ئێستا لەگەڵ سووریادا هەن یاخود هەر پەیوەندیەک کە هەیە لەسەر بنەمای ئەخلاقیەکان بینا ناکرێت بەڵکو لەسەر بنەمای بەرژەوەندیە ئێمە هیواخوازین بەڕاستی کە بنەمای ئەخلاقیش هەبێت لە ڕێکەوتنی نێوان وڵات و بەرژەوەندەکان بەڵام ئێستا کاتێک باسی هەر وڵاتێک لە وڵاتەکانی جیهان دەکەین دەبێت بزانین کە پەیوەندیمان لەگەڵ ئەو وڵاتانە دەبێت سروشتی بێت و بە گوێرەی بەرژەوەندی باڵای خەڵکی سووریا بێت دەبێت خەڵکی سووریا ناوەندی ئەو بەرژەوەندیانە بێت جەخت لەو بکرێتەوە کە سووریا یەکگرتووە ناکرێت سووریا داگیرکاری قبول کات نەلەم نەلایەنێکی هێژەیە العسراوی پێشەڕوژە پێکهاتە و تایفێن جوداین سووریا لەوی وڵاتی دە سووریانودا بەر بکیڤەیە ئایا هەر کەس دێبگەهیتە مافێ خۆ دە دەستورێ نوێ سووریادا یانجی دەوێ قوناغێدا و بەر بە هەلبژارتنان ڤە بەر بە حکوومەتەکە سەرتا سەری ڤە پێنگاوان دەهاوێژن و ئارمانج ئەڤەیە هەلبەت نزانین دێ سەر بگریت یان نە هین چ دەفکرن چ دەبینن پێویستێکی حتمیە کە ئێمە هەڵبژارنێکی شەفاف و بێگەردمان هەبێت و دەبێت بەر لەو هەڵبژارنە بێگەردە یاسایەکە بێت بۆ پێکێنانی پارتە سیاسیەکان و دەبێت ئێمە خاوەنی دەستوری خۆمان بین دەستورێک کە زامنی مافی هەموو سووریەکان بکات هەر ئینتیمایەکان هەبێت و سەر بە هەر لایەنێک بن بۆیە کاتێک دەستور ئەم مافانە بۆ لایەنەکان زامن دەکات هەڵبژاردن بۆ جێگیرکردنی ئەوەیە کە لە دەستور داهاتووە ڕەنگە جیاوازیەک لێرە و لەوێ هەبێت ڕەنگە پێکاتەیەکە بێت کە براوە نەبێت یاخود لە هەڵبژاردندا نەتوانێت دەنگێکی ئەوتۆ بەدەست بهێنێت ئێمە پێمان وایە دەبێت دەستور مافی بەشداریکردن بۆ ئەو لایەنەش زامن بکات بۆیە ئەو بەشداریکردنەیە کە مافی هەموو پێکاتەکانی سووریا زامن هێژە العسراوی کورد گەلێک ji سبە ڕۆژە خودت ترسن دە سووریانودا بە تایبەتی گەفێن بەردەوامên تورکیا مازری پوش و دەبابێن وانە دیتن دناف ئاخا سووریایەدا دەوروبەری کوبانێ ئایا ممکنە شەڕەکێدن لێسەر ناوچەیەن کوردنشین لێ سووریایە دیسان چێ ببیتن و تورکیاوی شەڕی ئەنجام بدەتن لە دژی کوردان هین چ دەبینن بەر لە هەموو شتێک دەبێت ئێمە جەخت لەوە بکەینەوە بۆ پارتە سیاسیە کوردیەکان و پارتی ئەوانەی کە پارتی کوردین دەوێ ئەوانەی کە لە سەرەتای شەڕ و تاک و ئێستای خود ئەوانەی تاک و کۆتاییش لەگەڵ ئێمەمانەوە بگەڕێنەوە سەر مادەی پێنجەمی بەیاننامەی نیشتیمانەیە کە دەڵێت کورد بەشێکی سەرەکی داڕشتەی سووریان بەشێکی سەرەکی خاکی سووریان دەبێت کار بۆ بەدەستێنانی مافەکانیان بکەین مادەم کورد بەشێکێ سەرەکینە ژێ سووریایە و دەبێن مافێن وان لە گۆڕی دەستورێ پێبهێنەدان ئایا دەبێت کنگرا نیشتیمانیدا کورد وەکە نێتەوەیەکێ سەرەکە لە سووریای دەبێتە بەخواندن دێگوهداریە داخواز و خاستەکێن کووردا بهێتە کرن ئایا مافێن کوردان دە سووریانودا دێ بهێنەدان من وەکو ئاماژەشم پێکرد زەختیشی لێ دەکەمەوە لە بنەڕەتەوە دەبێت کۆنگرەی نیشتیمانی کە بڕیارە ببەسترێت دەبێ هەموو پێکاتەکانی سووریا تێیدا بەشدار بن بەبێ هیچ جیاکاریەک لە چوارچێوەی سووریایەکی یەکگرتوو دەبێ هەموو پێکاتەکان تێیدا بەشدار بن نابێ هیچ مەرجێک بەسەر هیچ پێکاتەیەکی سووریادا بسەپێندرێت پێکاتەی نەژادی بێ پێکاتەی سیاسی بێ ئێمە کۆک بین لەگەڵ یان ڕاجیان نابێت هیچ مەرجێکی بەسەردا باشە ئەگەر وەخایە بۆچی ئەف حکوومەتە ئینقازیە سووریا گرتیە دەست بۆچی دێڕێکێ بداتن تورکیا ئۆپەراسیۆنێکە دی لە دژی ناوچەین کوردی ئەنجام بدات بوونا چەند ڕێکەفتنێ دگەل کووردا بکەن ji بû birêve birina navçeyan bi hev beşîn yan jî rêkeftinek bi rengekê dî ku her du alî jê razî bin yanî em dişên bêjîn heta nûke jî evê hikûmetê yan jî evê desthelata nûke Sûriya girtiye dest desthelat li ser temamê axa Sûriyayê nîne
ئێستا بۆ ئەوەی بەڕوونی و بەڕاشکاوی قسە بکەین لەسەر ئەم پرسە دەبێت ئەومان لەبەرچاو بێت دوژمنی زایۆنی چەند خاڵێکی سوورێ بڕیوە و ئەو خاڵانەشی بە سەڕی بڕێوە و بە قوڵی هاتۆتە نێو خاکی سووریا لەگەڵ ئەوەشدا ئێمە داوامان لە ئیدارەی ئێستای سووریا نەکردووە بچن ڕوبڕووی ئیسرائیل ببنەوە لەبەر ئەوەی لە بنەڕێتەوە ئەم ئیدارەیە توانای ڕوبڕووبوونەوەی ئیسرائیلی نییە بە هەمان شێوەش ئێمە دەبێت بە شێوەیەکی سیاسی و ئاسایی هەڵسوکەوت بکەین لە سەرەتادا هەموو دەسوەردان لە کاروباری سووریا ڕەت بکەینەوە ئەگەر دۆسێکە پێوەستە بە سووریا دەبێت دەسوەردان ڕەت بکەینەوە کاتێک باسی ململانەی تورکیا دەکەین لەگەڵ پاکەکە بەڕاستی ئێمە ناتوانین کە هەنگاوێک برین لەبەرەوەی ئەمە کێشەیە کە ئێستا لە نێوان کورد و تورکیادایە ئێمە ناتوانین شتێک بکەین لەو ڕۆوە لەبەرەوە ئێمە کاتێک باسی کوردی سووریا دەکەین بە پێچەوانەوە ئەوانن کە لە سووریا هەمان مافی ئێمەیان هەیە ئەو مافەش باشە هێژەیە العسراوی بلا دمەهەیی پرسیار ئەوە بیتن ئایا سووریا داهاتی دێ سووریا کە بچ هەیکەلی بیت دێ سیستەم چ سیستەم بیتن ئایا سووریا کە ئەلمانی بەر بە ئیسلامی ئاینی تایفی من هیواخوازم کە جیاکار لە نێوان دوو بابەتدا بکەین یەکەم لە ڕووی ئیسلامی بوون و ئەلمانی بوون دوشتی پێچەوانەی یەکترینین دەتوانین ئێمە وەکو لە باوەڕی خۆشماندا هەیە باوەڕمان بە سووریایەکی یەگرتووە ئەو سووریایی کە لە بنەڕەتەوە سەر بە کۆمەڵگەیەکی دەستوریەوە دەستور ئەوە دیاری دەکات کە بژاردە بۆ کێ دەبێت بەڵام نابێت بەر پێش دەستور بکەوین و بڕیار بدەین دەستور چیمان بۆ دیاری دەکەی بژاردەیەک بخەینە بکەینە پێش بڕیاری خۆمان پێم وایە لە حاڵەتی لەو شێوێت ئێمە ناتوانین بگەین بە نمونەیەکی باش بە دڵنیایە و ئێمە نامانەوێت سووریا بۆ یەک پێکاتێ دیاریکراو بێت هەرکێ بێت ئەو پێکاتێ جاچە ئەو پێکاتەیە نوێنەرایەتی زۆرنەی کۆمەڵگەی سووریا بکات یاخود نوێنەرایەتی پێکاتە و کەمینەیە بکات ئەوەش ڕەت دەکەینەوە کە وشەی کەمینە بەکاربهێنرێت ئێمە دەڵێن سووریا بۆ هەموو سووریایەکانە بە هەموو پێکاتەکانیەوە نابێت هیچ جیاکاریەک لە نێوان هیچ پێکاتەیەکدا هەبێت سەر بە هەر لایەنێک بێت و لە هەر لایەنێک بێت هێژە ئەحمەد العسراوی ئەندامی مەکتەبا جێبەجێکردنê یا دەستە هەماهەنگیان نیشتیمانیا سووریا ji Şamê gelek spas hêژەیە العسراوی